سلااوتان لێبێ هاوڕێیان لە ڤیددیۆی سێهەمی باسکردنی بەرنامەی مایکرۆسۆفت وۆرد لەگەڵتانین. دێنە سەر بەشی دیزاین. بزانم بەشی دیزاین چی تێیە. لە ڕاستدا بەشی دیزاین شتێکی وای تیانە زیاتر بۆ جوانکاریە، شتەکانیشی کە من هەوڵەدەین باسیکەین ئەمڕۆ دوو بەش تەواوکەین. وەکو بینین نووسینێکمان هەیە لەمێ. ئەم شتانە لەمێ چییە؟ تۆ توانیت تیمی نووسینەکەت بگۆڕیت. تیم چییە؟ یعنی شێواز، پاترن، شێوازی نووسینەکەت. بۆ نمونە شێوازی دەرکەوتنی نووسینەکە وەکو بینین دەمێ تۆخە لەمێ کاڵە لەمێ نووسینەکەت جۆرێکە. جا طبعاً ئەمانە هەمووی بۆ نوێتە دەستکاری نووسینەکە ئاکات، پانیەکەی و بۆنە تۆخی و کاڵی و مەسافەی نێوانیان و بۆ شتانە، هەروەها ڕەنگەکان و ئەو شتانی تایە. ئەمەش فۆنتی نووسینەکەیە، توانیت لەمێ فۆنتەکەی بگۆڕیت. شتانێکن کە زۆر بەکار نایە وەکو بینی. ئێستا ئەڵێت بۆ نمونە تۆ ئەگەر ئەم ستایلت ویست ئەتوانی بیکرێتە سێت ئەس دیفۆڵت. ئەمە لەوانەیەک زۆر کەس تێ بکەوێت و ئۆکەی بکات لەو حاڵەکاتەیە، دوای ئەوە بەدەستیەوە بناڵێنێت. کاتێک تۆ ستایلە خەڵە بژێری و سێت ئەس دیفۆڵتی ئەەکەیت، تۆ لەوانەیە ئەم ستایلە تەنها بۆ یەک مەبەست پێویست بێت، لەوانەیە تەنها نەشت زانی بێت و هەر تەنها دەست نا بۆ دوگمەیە وای لێ بێت. بەڕاستیدەوە ئەبێتە شێوازی سەرەکی، یعنی تۆ هەر نووسینێکی تر بکێ لە دوای ئەمە بەم شێوازە بۆتی دائەنێ. لە ڕاستەوە بەکار نایە، بۆیە ئەبێ بکێتەوە سەر ئۆفیسەکەش، تیمی ئۆفیس وەکو بینی اونجا بکێتەوە سێت ئەس دیفۆڵت. بۆ دێنە سەر بەشی وەتەرمارک. وەتەرمارک چییە؟ بۆ تۆ وەرەقەیەکی حکومیە یانوەکو نووسراوێکە، ئەسیلەیەکە، بەحسێکە، ریسێرچێکە، هەر شتێکە بۆ نمونە ناتەوێت کەسی تر بیبات، مەلزەمەیەکە شتێکە ناتەوێت کەسی تر ئەمەی تۆ بەکار بهێنێتەوە بە هی خۆی تێگەی یان بە کورتێکی کەسێک بیدزێت. بۆیە چێکەی ئەتوانی وەتەرمارکێک دانێ. وەتەرمارک چییە؟ وەکو نیشانەیەکی ئاویە یان نیشانەیەکی کاڵە لە پشتی پەڕەکە دەرەچێت کە بۆنە ناوی خاوەنەکەیەتی. بۆ شێوە سەوەکو بینی نووسراوە دۆنت کۆپی، یعنی کۆپی مەکە. وەکو بینین کە توانی خۆت وەتەرمارکێک بکەی بە ناوی خۆتەوە. بۆ نمونە کەناڵی ڕێک بەو شێوە وەکو بینین وەتەرمارکەکە بە ناوی کەناڵی ڕێگەوە. جایتر تۆ حەقی بە نووسینەکەەوە نییە، ینی تۆ هەر چەندێک نووسین بکەی بۆ شێوەیە بۆ شێوە، ینی تۆ ئەو لە نووسینەکە لە پشتەوەی لە سەرەوەی ئەوە دەرەچێەوە لە پشتەوەی نووسینەکەی. یان ئەتوانین ڕەنگی پەیجەکە یان ڕەنگی پەیپەرەکە یان ڕەنگی لاپەڕەکە بگۆڕین کە شتێکە بەکار نایەت مەگەر تۆ بۆ شتێکت بێت، بۆ ڕێکلامێکت بێت، بۆ شتێکت بێت. جا بۆ بەڕێزانە کەنێک کەسێت و ئەڵێ ئەتوانێ من دیزاین بکەم بە بەرنامەی وۆرد یان وەکو بەرنامەی پاوەرپۆینت. لە ڕاستیدا بۆ ئیشی دیزاین نەکراوە ئەم بەرنامانە، بۆ ئیشی دیزاین نەکراون. بەڵام تۆ ئەگەر دیزاینێکی زۆر زۆر سادە و بەسیتت بوێت ئەوە ئەتوانی پێ بکەی. بۆ نە تۆ بە نمونە پەیمانگایەکی شتێکی بۆ خولی ئینگلیزی یان عەرەبی یان شتێک هەیە، ئەتوانی شارەزاییتان زۆر لە بەرنامەکانی کۆمپیوتەر نییە، ئەتوانیت تەنها لاپەڕەیەک ئەوها لاپەڕێک بێنی، ڕەنگەکەی بگۆڕی، کەمێک نووسین شتی گەورە و ئەمانە دانیت و دوای پرێنتیکەی بۆ شێوەیەکی احتیاطی ئەبێت بۆ شوێنانە. دێنە سەر بەشێکی تر پیج بۆردەر. زیاتر ئەمانە لە ئەسیلەی مامۆستاکانە بەکاردێن. تۆ توانیت بۆردەر دانیت بۆ پیجەکە. جادێ ئەمە ئەگەر نەنی بکەی یعنی هیچ بۆردەرێک نییە. ئەگەر بچینە سەر بۆکس هەر چوار دەورەکەی ئەبێتە بۆردەر. کەستم ئەتوانین بە دڵی خۆت دیاریکەی کە کام لەو ینی
ئەو لایەنەی کە دەبێت بۆردەری هەبێ. بۆیە ئەمە لەمە شێوازی بۆردەرەکەیە کە ئەتەوێت پچڕ بێت یانە بۆ خەتی کامل بێت. ئەمە سێ پیتیە، ئەو سێ پیتی یانی پانی بۆردەرەکە وەکو بینین ئەو بۆردەرمان بۆ پیجەکە دانا، وەکو بینین بۆردەرمان بۆ پیجەکە دانا. جا جۆری تری بۆردەر هەیە توانی داینێ، بۆ نمونە هەنێک شێواز هەیە توانی ئەستێرە دانەی بۆ شێوە، یان هەشتێکی تر کە خۆت بتەوێ توانیت داینیت بۆ شێوە. جا وەکو وتمان بە شێوەی سریدیش هەیە، بە شێوەی شادۆی هەبێت یان کەستمیکەی. ئەوە وەکو بینین بەشی لای چەپ و بەشی لای خوارۆمانلادا، وەکو بینین تەنها بەشی لای ڕاست و بەشی لای سەرەوەی بۆردەری هەیە. دێنە سەر بەشی لێئاوت. لە بەشی لێئاوتدا شتێکی وای تێدا نییە. لێنە سەر بەشی لێئاوت. جا وەکو ئەگەر دیقەت بن ئەم بەشەی ئەمێ کە تۆ نووسین دەست پێ ئەەکەیت، ئەم بەشە لەم بەشەی ئەمێ ئەم لە ئەو لای پەڕەکە قەت ناگاتە کۆتا، قەت یعنی ئەوە نییە لە کام بەشە نووسیمان هەبوو. بەڵێ وەکو بینین لەوێ هەمیشە وەکو یەک ڕیزە نووسینەکە ئەم بەشەی ئەمێ لەگەڵ ئەم بەشەی ئەمێ، قەت ئەوە نییە بۆ نەبگات بڵێ بگاتە ئەم بنەی پەیپەرەکە نووسینەکە. ئەمە چی پێڵێن؟ ئەمە پێڵێن مارجن. لە دیزاینە ئەم وشە ئەگەر حەستان بە دیزاین ئەم وشە لەبەرکەن. مارجن ئەم بەینەیە، مەسافەی نێوان پەڕەکە و نووسینەکەیە، بۆ شێوە پێڵێن مارجن. وەکو لەمێ دیارە توانین مەسافەی نێوان نووسینەکە و پەڕەکە کەم بکەینەوە یان زیادکەین. وەکو بینین بۆ شێوە ئێستا مەسافەمان لە نێوان پەڕەکە کەم کردەوە، پەڕەکە و نووسینەکە. ئەتوانین زیادیکەین ئیتر بە دڵی خۆمان هەر شتێکمان بمانەوێت پێیکەین لەمێ ژمارەکانە 0.5 بە 0.5 1 بە 1 1 بە 0.75. ئەگەر ببینین لەمێ نووسراوە کەستم، لەمێ نووسراوە کەستم مارجن. تۆ توانیت کەستمیکەیت تۆپ سەرەوە، بۆتم خوارەوە، ڕایت لای ڕاستە و لێفت لای چەپە. تر هەر ژمارەیەکە بتەوێ ئەتوانیت بۆی داینێت و کەستمە بێ. اینجا دێنە سەر شێوازی پەڕەکە. پۆرترێتمان هەیە لەگەڵ لاندسکیپ. پۆرترێت وەکو شێوەی بینی بە باری درێژی، لاندسکیپ ئەکەوێتە سەر باری پانی. بۆیە زیاتری هەر پۆرترێت بەکاردێت. سایزی پەڕەکە ئەتوانین سایزەکەی بگۆڕین بیکەین بۆ بنمونە بە وەرەقەیەکی A5 A3 A4 یان ئابۆ شێوە. سایزی وەکو بینین سایزی پیجەکە گۆڕە، لەمێوە دیارە. سای هەستەکەین کەمێک بە پەڕەکە درێژ بوو، ئەمە کەمێک پیجەکەی کورت کردەوە. ئەمە کردمان بە شێوەی پەیپەری B4 بەو شێوە. دێنەوە سەرێکێنە سەر شێوازی A4. ئەتوانین شتەکان یان بمانەوێت بیانکەین بە دوو کۆڵم وەکو بینین. ئەمە زیاتر لە بەحسە بەکاردێت، لە بەحسە وایە نووسینەکان ئەیانکەین بە کۆڵۆم. توانی بیکەی بە 3 کۆڵۆم، توانی بیکەی بە کۆڵۆمێکی گەورە لەگەڵ کۆڵۆمێکی بچووک، توانیت کۆڵۆمەکەی لای ڕاست لەگەڵ کۆڵۆمێکی لای چەپ. تەبعاً لەبەر پیج بۆردەرەکە ئەوە شێوە. برێکەکە باسمان کرد، لاین نەمبەر. ئەتوانین ژمارە بۆ ڕیزەکان دانین.
توانین ژمارە بۆ وەرزەکان دانین نوکوتمان لە ڕاستیدا ئەگەر بیکەن بە کۆنتینیۆ ئەوانەی سەرەوەیش ئەوانەی سەرعین لێ یەکەم لاپەڕە و تاوەکو ئەخیر لاپەڕە حسابیەکەن بەڵام ئەگەر بیکەین بە ریستارت ئیچ پەیج ئەوە هەر پەیجێک بۆ هەر پەیجێک لاینی هەر پەیجێک لە یەکەوە دەست پێەکات بەڵام ئەگەر بیکەن بە کۆنتینیۆوانی لە سفرەوە دەست پێکات لە سەری سەرەوە تا خواری خوارەوە ناوەستێ ئابۆ شێوە هایپەرلینکەکە وەکو وتمان ئەوانە ژمارەیە ئەم سپەیسانە وتمان مارجنەکان بوو وەکو بینی توانین سپەیسیان وەکو هەر سپەیسی احتیاطیەکە لە ئەوەش گەیشتینە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆ خواتان لەگەڵ تاوەکو ڤیدۆیەکی داهاتوو لایک و کۆمنت و سابسکرایبی کەناڵەکە لەبیر مەکەن